لە چوارچێوەی قەیرانە سیاسیەکەی نێوان لوبنان و وڵاتانی کەندا و کۆتایی مانگی ڕابردوو سعودیا باڵیۆزی لوبنانی لە ڕیاض دەرکرد و بانگێشتی باڵیۆزی خۆی لە بەیروت کرد. ئەوەش دەرگای قەیرانێکی نوێی لە نێوان هەردوو وڵاتدا کردەوە. سعودیەکان تەنها بە پشڕاندنی پەیوەندیە دیبلۆماسیەکان نەوەستاون، بەڵکو بڕیاری ڕاگررتنی هاوردەیان لە لوبنانەوە دەرکرد کە گورزێکی قورس بوو بۆ ئەو وڵاتە کە ئابوووریەکەی داڕوخاوە. پاشان وڵاتانی دیکەی کەندا و لەوانەش کوێت و بەحرێن و ئیمارات هەمان هەڵوێستیان گرتە بەر. بەوەش قەیرانەکە ڕەهەندێکی ناوچەیی وەرگرت. هۆکاری ئەو کاردانەوە توندانەش لێدوانەکانی جۆرج قرداحی وەزیری ڕاگەاندنی لوبنان بوو کە لە ئابی ڕابردوودا سەبارەت بە جەنگ لە یەمەن سعودیەی تۆمەتبار کردبوو. لێدوانەکانی پێشەشکارێکی پێشووی تەلەڤیزیۆنی وەک جۆرج قرداحی کە جەماوەرێکی بەرفراوانی هەیە سعودیەکانی تووڕە کرد. لێکەوتەکانیشی بە نیشاندانی هەڵوێستی توندی دیبلۆماسی و سزای ئابووری و تۆمەتبارکردنی حیزبوڵڵا بە گەورەترین سەرچاوەی کێشە لە پەیوەندیەکانی ڕیاض بەیروتدا دەری دەخات کە ئەو قەیرانە تەنها پەیوەست نییە بە لێدوانەکانی قرداحیەوە، بەڵکو ململانەی هەرێمی نێوان سعودیە و ئێران و هەڵبژاردنەکانی لوبنان کە لە نزیک بوونەوەدایە ڕاستەوخۆ پەیوەندیان بە قەیرانەکەوە هەیە. سعودیە زیادبوونی هەژمونی ئێران لە ناوچەکە و چالاکیەکانی حیزبوڵڵا لە لوبنان و وڵاتانی دەوروبەر بە هەڕەشە بۆ سەرخۆی دەبینێت. لە کاتێکدا لوبنان مەیدانێکی ناسەقامگیر و کراوەیە بەڕووی دەسوەردانی دەرەکیدا. گەورەترین چەکی سعودیە بۆ دروستکردنی کاریگەری لە سەر سیاسەتی لوبنان هێزی ئابووریە. لە کاتێکدا ئابووری لوبنان لەسەر بنەمای بازرگانی و گەشت و گوزار و بانکداری بنیادنراوە و پەیوەستە بە پارە و بەرهێنانی دەرەوەی وڵات. تەنانەت لە چەند ساڵی ڕابردوودا وڵاتانی کەندا و بۆ ڕزگاربوون لە داڕمانی ئابووری هاوکاریەکی زۆری لوبنانیان کردووە. پێویستی و وابەستەیی بەم هاوکاریە ئابووریەش وای کردووە لوبنانیەکان بەبێ خواستی خۆیان مل بۆ فشارەکانی ئەم وڵاتانە کەچ بکەن. بەڵام پێناچێت سزا توندەکانی سعودیە کاریگەری ئەوتۆیان لەسەر هێزی سەربازی و سیاسی حیزبوڵڵا لە لوبنان هەبێت. سوى الإعراب عن عميق الامتنان للثقة الكبيرة لا ئایاری ڕابردوودا شربی الوهبی وەزیری دەرەوەی لوبنان لە پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیدا کۆمەڵێک تۆمەتی ئاڕاستی سعودیە و وڵاتانی کەنداو کردو. دواتر لە ڕێی فشار خستنە سەر شربی الوهبی بۆ دەست لە کارکێشانەوەی لە پۆستەکەی ڕێگە لە گەورەبوونی قەیرانەکە گیرە. وا پێدەچێت سعودیە بیەوێت هەمان کار بەرامبەر جۆرج قرداحیش ئەنجام بدات لە کاتێکدا قرداحی سەر بە پارتی مەڕادەیە کە هاوپەیمانی حیزبوڵڵایە. سعودیە تا ئێستا نەیتوانیوە ڕێگە لە زیادبوونی هەژمونی حیزبوڵڵا و بوونی بە یەکێک لە هێزە سەرەکیەکانی لوبنان بگرێت. حیزبوڵڵاش تەنها بە نیشاندانی هێزی سەربازی خۆی لە شەڕی ناوخۆی سووریادا نەوەستاوە، بەڵکو توانی میشێل عەونی هاوپەیمانی بگەێنێتە پۆستی سەرۆکی لوبنان. لەگەڵ ئەوەش لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2018 هێزی لە پەرلەمان زیادی کرد و سعودیەش ئەمەی وەک بێدەسەڵاتی سەعەد حەریری بینی کە سەرکردەی پێکاتەی سونەکانە. جورج عائس، نقول نحاس، جوزيف إسحاق، أمين شري.